ئەچینە شاری ڕانی خۆشەویست کە خالیدمان لەگەڵایە بزانین خواستی بەرهەمی سپیایی تا چەند لەوێ خواستی لەسەر و خەڵک ئەتوانێت بەکاری بێنێ و تا چەند بەرهەمێکی باشیان هەیە ئەوان بە چیشیان ئەسڵان بۆ نمونە بن ئێستا هەولێر بە ماستی هەولێر بە مازای پەنیرە بۆ نمونە کۆمەڵی بابەتی تری کە لە سپیایی دروستەکرێ چین ئەو بابەتانە خالید ئەگەر گوێبیستی منی سڵاو لێ بە بەیانی باش بزین ئەمڕۆ تۆ لەکوێی ڕۆژێکە چیتە دوکانی سەروپێ ڕۆژێکە چیتە دوکانێکی تر چابەدار لێنێن و بە کولێری گەرمۆنانە خۆی بزین ئەمڕۆ تۆ لەکوێی بەڵێ سەرکۆ سەحار بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک من لە ناو بازاڕی ڕانیم لە کۆڵانی ماستفرۆشان دیارە بەرهەمە سپیاییەکان خواستێکی زۆریان لەسرە جۆرەها بەرهەمی سپیایی شەیە ئەگەر هاوکارم محەممەد بتوانێت دیمەنەکان پیشامدا کەشک و ڕۆن و پەنیر و شیرێژ و ژاژوو لەگەڵ ئەوانیشدا هەنگوین و ماست و ماستی مەڕ و گامێش و جۆرەها بەرهەمی سپیایی و بەرهەمی خۆماڵی دیکەش هەیە حەلوا هەیە و شتی دیکەش هەیە کە خەڵک بە پێی خواستی خۆی دێت ئەمانە دەکرێت بەرهەمە سپیایەکان لە لای بەشێکی زۆری هاوڵاتیان خواستێکی زۆر تایبەتیان لەسرە خەڵکێکی زۆر حەز بە خواردن و کڕنیان دەکا من ئەگەر لە خۆم بپرسن من خۆم یەکێکم لەوانەی کە بەڕاستی حەز بە بەرهەمی سپیایی دەکەم و پەنیری زۆر باشم کڕیوە ئەم ساڵ و ماستیش بە بەردەوامی لە شوێنی باش لەم دەیکڕم و لەگەڵ ئەوەشدا کەشکی کەشک و ڕۆن یەکێکە لەو خواردنە کوردەواریانەی کە من بەڕاستی حەزی پێ دەکەم دڵنیام خەڵکی زۆریش حەز بم خواردنە سپیان نەدەکەیان بەرهەمە سپیانە دەکات دەمەوێت لەگەڵ کاگاس و عەبدوڕەحمان کە لێرە فرۆشیاری ئەم بەرهەمانەیە قسە بکەم کاگاسۆ بەیانیت باش خواستی خەڵک لەسەر بەرهەمی سپیایی چۆنە خەڵک تا چەند حەز بە پەنیر و ماست و شیرێژ و ڕۆن و دۆکەشک و ئەوانە دەکات بەیانتان باش بەیانی بینەرانیش باش وەڵی خواردنە سپیایەکان بە تایبەتی خواردنی بەیانیان بەعام خواردنێکی تایبەتەوە بە تایبەتی لێرە بوون منەمە بەس خواردنە کوردیەکانمان هەیە زیاتر ئەوانەی کە ئێرانی و یاخود تورکیە ئێمە نایفرۆشین واروەها لە ماستیشدا ئێمە بەس ماستی کوردیمان هەیە یعنی ئەو ماستانەی کە لە مەعمەلەکان دروست دەکرێت ئەمە ئەو ماستان نافرۆشین خواردنی سپیایش لێرە بۆن منەوەستەوەی بەردەستمەوە پەنیری پێستە ئەوە پەنیری پێستە با بڵێن پەنیری پێست لای خۆمان شتێکی زۆر تایبەتە شتێکی زۆر جوانە و لە خواردنیشدا لە هەمویان خۆشترە و تام و بەرامێکی تایبەتی هەیە و باقیەکانی تریش هەمووی پەنیری کوردیە بۆ منەوانە دەبەیە لێرە پەنیری سەلکی پێستمانەیە و ژاژیمانەیە دەستە و لا کەشکمانەیە مەیری قالبمانەیە و مەیرانە بە نوێی دێ وەک بەهاری وایە پاییزان دروست دەکرێت بەڵام ئەگە بوو بە پاییز لە مانگینۆ بە دواوە زیاتر پەنیری دەبە و لەگەڵ پێست دەفرۆشێ و خواستی زیاتر لەسرە لە چاو پەنیرەکانی تر باش لە ئێستادا کە سەرەتای زستانە ماست هەیە یا ماستی باش هەیە ماستی باش ماست لەگەر بوو بە لە دوا مانگیرنەوە با بڵێن حیوانی بچووک کەم دەبێتەوە ماستی بەس ئەوەی دەمێنێتەوە مانگا و گامێشە زیاتر گامێش بە زستانان دەڕوات چکە ماستەکە زۆر توندە هەرچەند لاری دەکەیتەوە ماستەکان زۆر تایبێت ئەگەر حەز بکەیت باشە ئەگەر بیێنی تا سەرکۆ پەنیری پێست کە لێرە کاگاسۆ پیشانی داین ئەنی یەکێکە لەو پەنیرانی کە زۆر زۆر تایبەت ێسا پرسیاری نرخۆوانەشی لێ دەکەم کاگاسۆ هاوکارانم دەپرسێن پەنیری پێست هەرچەندە خۆشم شارەزاییم هەیە لەو شتانە بەس لە کاگاسۆی دەپرسم لە بەرەوەی شەکەی تۆیە کاگاسۆ پەنیری پێست لە کێوە هەڵدەگیرێت لەکوێ دادەنرێت چۆن هەڵی دەگرن بۆی هاوکارانیشم پەنیری پێست بۆن منە لە دوای مانگی چوارەوە لە دوای بەهارەوە ئەو مانگەی کە بۆن منە دەکەوینە سەرەتای هاوین ینی مانگی 4 و 5 پێشەوەی بگەیتە ناو هاوینەوە ئەو کاتە و پەنیرە دادەگیرێت لە ناو پێستەکە دەکرێت پێستەکە دەشۆرێ جوان خاوێن دەکرێتەوە ئەو دەمای ئەو پەنیرە کە لە ناو پێستکرا دەیبەن بۆ کوێستان لە کوێستان لە ناو بەفردای دێنێن ئێمە پێی دەڵێن کونی پێست ینی بەڵێ ئیدی هەر یەکە و ناوێکی پێ دەڵە بەڵام ئێمە بە ئەکسەریەتی خەڵکی دەڤەری بیتوێن هەمووی دەڵێ کونە پێست کولێ نەشی پێ بەڵێ بەڵێ هەندێک شێ دەیبەنە سارخانە
بەڵام ئیسارخانە وەک ئەوەی کە لە شاخدا دەندرێ لە ناو بەفر وەک ئیسارخانە ئەو وا دەرناچێ ئیسارخانە وەگی کونی پێز دەرناچێ. باشە جگەلەوانە کەشک ئێساس جەوەکە ساردە ینی کەشک و ڕۆنیش خۆشە بخۆ دەزانانی خەڵکەیە تایبەت بێ مشتری کەشک. بەڵێ ئێستا با بڵێن لەبەرەوەی ئێستا بەیانی زووە خەڵکی ئێمە وای لاتوە تا نۆ نایەتە دەرەوە بەڵام ئێستا دوای نیۆڕان بۆ نمونە لە دوای ساعت دووە وەرەوە ئەو بازاڕە هیچی بەبەر ناکەوی لەبەر خواردنی سپیایەکان بە تایبەتی ئێستا هەرگەر جەوەکان بۆ نمونە بارانێک دەبارێ زیاتر کەشک دەڕوە کەشک و ڕۆنی کوردی لەگە کەشک ینی خەڵکەکە ئەکسەریەتی دەکەوێتەوە سەر خواردنە کوردیەکان. جگە لە پەنیر و ماستەکان چی کە خەڵک حەزی لێ بۆ نانی بەیانی بیکڕە و بیباتەوە چ شتێک خواست بۆ ئەوە زیاتریان بۆ منە نانی بەیانی ئەگەر کابرا بۆ منە حەزی لە پەنیر نەبێت یاخود لە ماستەکە قەیماغ دەبا قەیماغی کوردی بەڵێ قەیماغی کوردیشمان هەیە قەیماغی کوردیەکەی ئێمە وەک ئەوانەی کە لەگەڵ مەحمەلەکەی ئەوی شەر جیاوازە شتی کوردیەکان ئەکسەریەتیان جیاوازە گرانترە لە ڕووی نرخەوە بەڵام جیاوازن خالید لە هەم لە تامداوە هەم لە ڕەنگیشدا ڕەنگیەکانیان جوانترە چونکە گەر قەیماغی کوردیەکەی ئێمە بۆ نمونەوەی کە لە بازاڕ خەڵک مەحمەلەکان دەیفرۆشن دەمەیەتەوە ینی یەک دەگرێتەوە. زۆر باش ئێستا لەگەڵ گفتوگۆکانتان لەگەڵ ئەو بەڕێزەیە لە پشتانەوە ڕۆنی کوردی ئەو بابەتانە ئەبینین ئەمانە چییە لەوێ ئەمەش ئەفرۆشێ چۆن کاری لە چۆن خەڵک خواسی لەسەرێتی ڕۆنی کاگاسۆ بەڵ ڕۆنی کوردی ئەوەیش وازانم ئەو ستڵێ هەوە گەر پیشانی سەرکۆ لێرە کاگاسۆ هەموو شتێکی هەیە بەرەمی سپیایە یەکێکە گەربێتە ئێرە پێیز ناکە بچێتە شوێنێکی کە بە دوای دابگەڕێت کاگاسۆگەر پیشانی کامێرەکەی بدەی بۆی کە سەرکۆ و سەحریش بیبینن ئەمەش ڕۆنی کوردی ئەوە ڕۆنی کوردیەوەی حیوانی بچووکە حیوانی ئاژەڵی گەورە مانگا و گامێشوانە تۆزە زەردە مانگا زەردە بەس حیوانی بچووک بۆر دەردەچێت ئەگەر ساف بزن بێ بۆن منە مەڕی لەگەڵانە بێ سپیە بەڵێ ئەگەر بۆن منە بزن و مەڕ بێ بۆر دەردەچێت ئەوە ڕەنگی بۆر دەبێ ئەوە کیلۆ بچەند ئەوە بە 22,000 بەڵام ئەوە بۆندوگی لێدێ بۆندوگی حیوانی بچووکی لێدێ ئیمار دەست خۆش کاگە لە قزماستەکەم سەرکۆ سەحەر وەکو بینیتان بەرهەمە سپیاکان جۆرا و جۆرن ینی خواسی زۆریان لەسرە و ئەوانەی کە لێرەش هەیە لەم دوکانە هەمووی خۆماڵی هیچی هاوردەکراوی تێدا نیە تورکی و ئێرانی و ئەوانە لەبەرەوەی بەشێکی زۆری خەڵک بە دوای بەرهەمی خۆماڵی و ئەسڵدا دەگەڕێت ئەمان لەبەرەوەی لە مێژە ساڵانێکی زۆر ئەم دوکانیان هەیە لێرە کڕیاری تایبەتی خۆیان هەیە دێت بۆ کڕینی پەنیر و بەرهەمە سپیاکان بەڕاستی پەنیرەکانیشان زۆر تایبەتە ئەگەر ڕۆژێکیش ڕێگاتان کەوتە ئێرە زوو هاتن ئەوە بێگومان بە بەرهەمە سپیایە خۆماڵیەکان میوانی من بن. زۆر سپاس دەکەن هەردێنە لای خۆت عزیەتی خۆتەیەن بە یەکەوە ڕێن خالید بەڵام ئەبوو ئەمەی کە تۆ باست کردو ئێمە بینیمان نانێکی گەرم کولێرێکی گەرمی بۆ بکڕیت پچی پەنیرەکە کەرەکە بکڕی گەرما و گەرم بە نانەوە بیخۆیت ئینشەڵڵا بە هەر بابەتێک بوو ڕێمان کەوتەوێ بۆ بەرنامە بوو شوێنەکانمان دەستنیشان کردووە لەگەڵ لانەش بە باسمان کردووە ئەو شوێنانێتە خالی دەمان بات یەکێ لەوانەش بەنانی بەیانی بوو جاری چان چوو سەر و پێخانەیەک بوو و شوێنێک بوو چاخانە بوو گەرم و گوڕێکی زۆری پێوە دیار بوو ئەبێت چەند ڕۆژێ بەیانی بۆ منە پەنیر و شتەکاڵەگرین و لە چاخانەکە بە کولەرەی گەرمە بیخۆین خوا قسمەتیکە